مفاوەزاتی شۆڕش و سیاسەتی کورتبینانە و بە کوژدانی دەیان کەس لە ناو جەرگەی شاری سلێمانی. هەڤاڵ کوێستانی لە کتێبی ئەو ڕۆژانەی نیشتیمان هی هەمووان بوو دەڵێت گفتوگۆ بە تەنها ستراتیژەتی شۆڕشی نوێ نەبوو، بەڵکو هەر لە سەرەتاوە ستراتیژەتی شۆڕشی ئەیلولیش بوو. مەلا موستەفا بە پشتبەستن بەهێزی ئاغا و دەرەبەگەکان ویستی دروستکردنی گوشاری بۆ گفتوگۆ هەبوو، واتە شۆڕش بۆ گوشارخستنە سەر دەوڵەت دامەزرا. شۆڕش بۆ گفتوگۆکردن دامەزرا و ویستی دەرگایەک بۆ گفتوگۆ بکاتەوە. دەسەڵاتیش ئەو دەرگایی بەکراوەی هێشتەوە و هیچ ڕێکەوتنێکی نەکرد. دوای چاوەڕوانیەکی زۆر گفتوگۆ لە نێوان شۆڕش و ڕژێمی بەعزدا لە کۆتاییدا کرا و گەیشتنە ڕێکەوتن. گفتوگۆ بەردەوامە و چاوەڕوانیەکانی خەڵکیش لەگەڵیدا بەردەوامە. هیچ داخوازیەک جێبەجێ نەکرا و هەر ڕۆژە و کێشەیەکی نوێ یەخەمان دەکرێت. لە سەرەتای جەنگی ئێران و عێراق کۆمەڵێک کەس بەرەکانی جەنگیان جێهێشت و ڕویان کردە ناوچە ئازادکراوەکان. ئەوانەی ڕویان کردە شاخ هەندێکیان دەبوونە پێشمەرگە و زۆری نەشیان لە گوندێک لە گوندەکانی ژێردەسەڵاتی پێشمەرگەدا دەمانەوە. هەموو ئەو سەربازانەی کە لەو کاتەدا خۆیان حەشاردا بوو لە کاتی مفاوەزاتدا گەڕانەوە ناو شار. حکومەت هەر کام لەوانەی کەوتبایە دەست ئەگەر جاری یەکەمی بوایە دوای ماوەیەک زیندانی کردن دەیگەڕاندەوە بۆ یەکەکەی، خۆ ئەگەر جاری دووهەم یاخود سێهەمی بوایە ئەوە دەگیرا و گول لە باران دەکرا. لە ڕۆژی حەوتی ئازار سیانزە لەو سەربازە هەڵاتوانە لە ناو شاری سلێمانی بە بەرچاوی خەڵکەوە و لە سەردەمی مفاوەزاتدا گول لە باران کران. هێشتا کێشەی سەرەکی هەڵاتوەکان چارەسەر نەبوو بوو، کێشەی جەیشی شەعبی سەری هەڵدا. ئەو کەسانەی کە سەربازیان تەواو کردبوو یاخود ئەوانەی کە هێشتا تەمەنیان بۆ سەربازی نەدەبوو هەمویان گیران و ڕەوانەی بەرەکانی شەڕ کران. هەرچەندە گفتوگۆ کرابوو و ڕێککەوتن هەبوو، بەڵام هیچ شتێک نەکرا تاکو ئەو ڕەش بگیریە بوەستێنرێ و حکومەت لەسەر بە چەکدارکردنی هەمووان بەردەوام بوو. ئەو کێشەیەی کە لەوە گەورەتر بوو کێشەی جاشەکان بوو کە هەمووان دەیانویست ئەو جاشانە قۆڵبەس بکرێن و تۆڵەیان لێ بکرێتەوە، بەڵام نەک هەر کۆتاییان پێنەهێنرا، بەڵکو پەیتا پەیتا لەلایەن دەسەڵاتەوە کۆبوونەوەیان پێدەکرا و دڵنیاییان دەدرایە کە گفتوگۆ بە هەر ئاقارێکدا بڕوات ئەوان هەروەک خۆیان دەمێننەوە. هەبوونی پێشمەرگە و جاش لە یەک کاتدا لەسەر جادە و کۆڵانەکان چەندین شەڕ و پێکدادانی لێکەوتەوە. لە کات و شوێنی جیاجیادا چەندین جاش کوژران و چەندین پێشمەرگەش شەهید کران. هێشتا ئەم کێشانە چارەسەر نەکرابوو، کێشەی خوێندکارانیشی هاتە سەر. لە مانگی مایسی ئەو ساڵەدا خوێندکارانی زانکۆی سەلاحەددین لە سەروبەندی تاقیکردنەوەی سەری ساڵدا دەبن. حکومەت فشاریان دەخاتە سەر بۆ ئەوەی ڕاپێکی بەرەکانی شەڕیان بکات. خوێندکارەکانیش مل بەو داوایە نادەن و چەندین گردبوونەوەی ناڕەزایی و خۆپیشاندان ئەنجام دەدەن. لە ئەنجامی ئەمەشدا چەند قوتابیەک فەسڵ دەکرێت. لە هەمان کاتدا و لە 12 مایسدا لە زانکۆی سلێمانیش خوێندکارەکان خۆپیشاندانێکی گەورە لە بەردەم پارێزگای سلێمانیدا دەکەن. لە ئەنجامدا تەقەیان لێ دەکرێت و لەو ڕۆژەدا 3 قوتابی شەهید دەبن و چەندانی تریش بریندار دەبن. لە بەرامبەر ئەمەدا خۆپیشاندان گەورەتر دەبێت و کاردانەوەی دەبێت. چەند ڕۆژێک دواتر دێنە سوورداش و داوا دەکەن کە یەکێتی کارێکیان بۆ بکات. دوای ماوەیەک چاوەڕوانی لە بەردەم مەکتەبی سیاسی دکتۆر فواد مەعسووم دێت لە بری مەکتەبی سیاسی قسەیان بۆ دەکات. دکتۆر دەڵێت مادام ئەوە بڕیاری حکومەتە بۆ ئێوە باشترە پێوەی پابند بن و بیانوێک نەدەنە حکومەت تاکو فەسڵتان بکات. ئەمە لە کاتێکدا بوو کە گفتوگۆ لە 2 مانگ زیاتری بەسەردا تێنەپەڕی بوو، بەڵام هەموو ئەوەی کرابوو تەنیا وەرگرتنی جەردەیەک پارە و ژمارەیەک دەمانچە و چەند ئۆتۆمبیلێک بوو.